بەناوی خودای گەورە و میهرەبان بەخێر بێن سەبارەت بە ئاماری ڕووداوەکان و کار و چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە ماوەی ساڵی ڕابردوو ساڵی 2022 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراون کە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لەخۆ دەگرێ بریتیە لە 479 ڕووداوی جۆرا و جۆر لە کۆی 479 ڕووداوی جۆرا و جۆرە 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە لەگەڵ 11 ڕووداوی خنکانی جۆرا و جۆر و زائیدان یەک ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە و 13 ڕووداوی ڕزگارکردن تۆمار کراوە 4 ڕووداوی سروشتیمان هەبووە لەگەڵ یەک ڕووداوی بەرمین کەوتن شرۆفەی ڕووداوەکان سەبارەت بە 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر لە کۆی ئەو 449 ڕووداوی ئاگرکەوتنەوەیە 87 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بوتڵی غازەوە بووینە کە بەداخەوە لە یەکێک لە ڕووداوی ئاگرەکان دوو منداڵ سووتان و جانیان لەدەستدا و 14 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوکانی هاوڵاتیان تۆمار کراوە 50 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیل تۆمار کراوە و 182 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان تۆمار کراوە کە بەو هۆیەوە 456 دۆنم لە پوش و پاوان سوتاوە بەنزیکراوەیی و 77 ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبوویە لە محاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک و ئەوانە و 8 ڕووداوی سووتانی شوێنە گەشتیاریەکانمان هەبوویە لە هۆتێل و چێشخانە و سەیرانگایەکان 29 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕەز و باخی هاوڵاتیان تۆمار کراوە و 2 ڕووداوی ئاگرکەوتنەوەش لە کێلگەی مریشک و ئاژەڵ تۆمار کراوە سەبارەت بە 11 ڕووداوی خنکانی جۆرا و جۆر بەداخەوە لە 10 ڕووداودا 12 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دووچاری خنکان هاتن و هاوکات تیمەکانمان لە مەلەوانی توانیویانە 9 هاوڵاتی لە مەترسی خنکانی تەواوەتی ڕزگار بکەن و لە یەک لە ڕووداوەکانیش بەداخەوە لە شارۆچکەی خەلیفان کە ژن و پیاوێک بوون کە هاوسەری یەک بوون و بەهۆی هەڵچوونی سۆبای نەوتەوە کە بووە گازی دوانۆکسیدی کاربۆن بەداخەوە جانیان لەدەستدا سەبارەت بە ڕووداوی هەڵدێران گوتمان یەک ڕووداوی هەڵدێرانمان هەبوویە ئەو ڕووداوەش لە چیای ئەلبەت بوویە لە سنووری قەزای مەرگەسۆر کە هاوڵاتیەک پاش ئەوەی کە لە چیا تووشی ڕووداوی هەڵدێرانەبی بەداخەوە جانی لەدەستدا بوو و سەبارەت بە 13 ڕووداوی ڕزگارکردن تیمەکانمان توانیویانە لە بەرگری شارستانی 173 هاوڵاتی ڕزگار بکەن لە ڕووداوە جیاجیاکان و 11 ئۆتۆمبیل ڕزگار بکەن و لەگەڵ چەندین سەر ئاژەڵی ماڵی ئەگەر شرۆفەی ئەو ڕزگارکردانە بکەین تیمەکانمان توانیویانە 11 ئۆتۆمبیل کە لە سەرەتای ساڵەوە لە سنووری قەزای سیدەکان کە لە نێو بەفرگیریان خواردبوو تیمەکانمان توانیویانە ئەو 11 ئۆتۆمبیلە ڕزگار بکەن و 15 هاوڵاتی ڕزگار کراون لە هۆتێلێک لە قەزای سۆران بەهۆی ئاگرکەوتنەوە لە هۆتێلەکە و ڕزگارکردنی یەک هاوڵاتی لە سنووری شارۆچکەی دیانە کە لە هۆشخۆی چوو بوو ڕزگارکردنی دوو هاوڵاتی بە ڕەگەز عەرەب کە کوڕ و باوکێک بوون لە کاتی مەلەوانیکردن لە ڕووباری گەلی عەلیبەک لەلایەن تیمەکانی مەلەوانی توانرا هەردووچان لە خنکانی تەواوەتی ڕزگار بکرێن و ڕزگارکردنی یەک ئافرەت لە ڕووباری چۆمان لە کاتی وێنەگرتن دیارە دەکەوێتە نێو ڕووبار و لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی توانرا ڕزگار بکرێت ڕزگارکردنی 4 مێر منداڵی بە ڕەگەز عەرەب لە ڕووباری گەلی عەلیبەک لە کاتی مەلەوانیکردن تیمەکان خۆشبەختانە دیارە تیمەکانی مەلەوانی نزیکی وانە بووینە توانیویانە هەر 4 مێر منداڵەکە کە بە ڕەگەز عەرەب بوون لە خنکانی تەواوەتی ڕزگاریان بکەن و ڕزگارکردنی دوو هاوڵاتی یەکێکیان خەڵکی پارێزگای کەرکووک بوو ئەوەی تریشان خەڵکی پارێزگای هەولێر بوو پاش ئەوەی کە سەردانی ڕووباری گەلی عەلیبەک جان کردبوو دیارە ژیانیان کەوتوو بە مەترسی تیمەکانی مەلەوانی توانیان هەردووچان بە سەلامەتی ڕزگار بکەن لە خنکان و ڕزگارکردنی 143 قوتابی لە بەشە ناوخۆییەکانی قەزای سۆران بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوە کە گیریان خواردبوو ڕزگارکردنی 5 هاوڵاتی بە ڕەگەز عەرەب لە سنووری قەزای مێرگەسۆر کە بەهۆی باران بارینێکی زۆر دیارە ڕێگان ون کردبوو تووشە حاڵەتەکانی گیر خواردن ببوون تیمەکانی بەرگری شارستانی بەهانایان و چوون و توانیان ڕزگاریان بکەن ڕزگارکردنی ژمارەیەک ئاژەڵی ماڵی لە مانگا کە لە شاخ گیریان خواردبوو وەروەها بەشێکیان لە جۆری بزن و مەڕ و لەژێر دار و بەردی هۆڵێکی دارما و ڕزگارکران لە سنووری قەزای چۆمان ڕزگارکردنی ژمارەیەک ئاژەڵی ماڵی لە جۆری بزن لە سنووری قەزای سۆران کە لە شاخ گیریان خواردبوو
سەبارەت بە چوار ڕووداوی سروشتی دیارە لە کۆی ئەو چوار ڕووداوی سروشتیە یەکێک لە ڕووداوەکان کە لە سەرەتای ساڵەوە بوو بەهۆی زۆری باران بارینێکی زۆرەوە دیارە بوو بە هۆی ڕووخانی دیواری پاڵپشتی شەقامێک کە مستەوای لە خانوویەک بەرزتر بوو ئەو دیوارە بەسەر خانیەکە لە شارۆچکەی دیانە کەوتبوو دیارە ماڵەکە دووچاری ڕووخان هاتبوو و لە سۆرانیش بە هەمان شێوە خانیەکی تر کە ئەویش بۆ هۆی ڕووچوونی دیواری پاڵپشتی شەقام لە ئەنجامی زۆری ڕێژەی باران بارین بەرخانوێک کەوت دیارە زیانی بەرکەوت بوو و برجێکیش لە قەزای چۆمان کە تایبەت بوو بە تەلەفۆن و رادیۆ و تیڤی بەهۆی بەهێزی بایەوە کەوتە خوارەوە زیانی بە دەوروبەری گەیان و دارمانی بەشێکی شاخ لە گوندی ئۆمەراوەی سەر بە قەزای چۆمان کە بۆ هۆی زیان گەیاندن بە هۆڵێکی ئاژەڵان ژمارەیەک ئاژەڵ مردار بوون ژمارەیەکیش ڕزگار کرابوون سەبارەت بە یەک ڕووداوی بەرمین کەوتن بەو هۆیەوە دیارە یەک کەس جانی لەدەستدا بوو ئەویش هاوڵاتیەک بوو لە یەکێک لە چایەکانی سنووری قەزای چۆمان دیارە بەرمین کەوتبوو بەداخەوە جانی لەدەستدا بوو بەنسبەت زیانی گیانی و زیانی مادی زیانی گیانی 33 هاوڵاتیە زیانی برینداربوون عفەن برینداربوون گوتما زیانی گیانی 33 هاوڵاتیە مردن 18 هاوڵاتی بووە برینداربوون 15 هاوڵاتیە مردن باباسی مردن بکەین مردن لە کۆی ئەو 18 هاوڵاتیە باسم کرد 12یان لە ئاو خنکاون و دویان بە هۆی گازی ژەهراوی CO2 گازی دوان ئۆکسیدی کاربۆن کە باسم کرد کە لە شارۆچکەی خەلیفان بەهۆی هەڵچوونی سۆباینەوتەوە دیارە بوو بە گازی دوان ئۆکسیدی کاربۆن دووچاری خنکان هاتبوون یەک بەرمین کەوتن هەبووە یەک هەڵدێران لە شاخ بووە و دوو سووتان لە نێو ئاگەر طبعا سەبارەت بە بریندارەکانیش لە کۆی ئەو 15 هاوڵاتیە دیارە 6 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچەوە کە تیمەکانی بەرگری شارستانی بۆی دەرچوو بوون تووشی گیر خواردن بوون لە نێو ئۆتۆمبیلەکەیان زامدار ببوون و یەک هاوڵاتی بەرمین کەوتبوو یەک هاوڵاتیش لە شاخ و 7 هاوڵاتیش لە کاتی ڕووداوەکانی ئاگر بریندار ببوون بەنسبەت زیانی مادی بەپێی ئەو خەملانەی کە لە بەڕێوەبەرایەتیمان لە بۆی کراوە دەخەملێندرێ زیانە مادیەکان بریتیە لە 642 ملیۆن و 202,800 دیناری عراقی بەراورد بە ساڵی 2021 41 ڕووداو کەمی کردووە بە جۆرێک لە ساڵی 2021 520 ڕووداومان هەبووە و لە ساڵی 2022 479 ڕووداومان هەبووە بەنسبەت کار و چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بەشی هونەری بارگای بەڕێوەبەرایەتیمان لەگەڵ بنکەکانی بەرگری شارستانی توانویانە چەندین سمینار و خۆل بکەنەوە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بۆ قوتابخانە و باخچەی منداڵان کە وە فەرمەنگەکانی میری بە مەستی پێدانی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بڵاوکردنەوەی ڕێنمایی تایبەت لە سنووری بەڕێوەبەرایەتیمان بە پێی وەرزەکانی ساڵ کردنەوەی خولی سەربازی و بەرگری شارستانی بۆ کارمەندانمان بە تایبەتی ئەوانەی کە پلیان بەرز دەکرێتەوە لە پۆلیسی پلە 4 بۆ ڕێپێدراوی هەشت ئەنجامدانی پشکنین بۆ 870 شوێنی بازرگانی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بۆ دڵنیابوون لە هەبوونی ئامێرەکانی و کوژانەوەی پێداویستیەکانی فریاکەوتنی سەرەتایی مۆڵەتدان زیاتر لە 570 شوێنی بازرگانی وەک نانەوەخانە و سەرتاشخانەکان و ئاریشگاکان و مین و مارکێت و پاش دڵنیابوون لە هەبوون و پێداویستەکانی مەرجەکانی بەرگری شارستانی پێدانی مۆڵەت بە 29 هاوڵاتی بۆ دروستکردنی باڵەخانەی بازرگانی دوای ڕەزامەندی وەرگرتنی لیژنەی لاوەچی و لیژنەی پەیمانگای بەرگری شارستانی پشکنینی 452 فەرمانگەی میری بە مەبەستی دڵنیابوون لە هەبوونی پێداویستەکانی مەرجەکانی بەرگری شارستانی تیمەکانمان توانیویانە بە هەزاران دۆنم لە پوش و پاوان و دەیان ڕەز و باخی هاوڵاتیان بە هاوکاری برایانمان لە پۆلیسی دارستان لە سووتان بپارێزن و ڕزگار بکەن و ئەنجامدانی 7 خولی مانگانە بۆ کارمەندانمان لە بارگای بەڕێوەبەرایەتی بۆ بەرزکردنەوەی ئاستی کارکردنی ڕۆژانەی کارمەندانمان تیمەکانمان توانیویانە چەندین ماڵ و دوکان و ئۆتۆمبیل و مۆلیدەی گەڕەکەکان لە مەترسی سووتان ڕزگار بکەن طبعا باسی غازی LPG بکەین هەر وەک دیار بوو بەداخەوە لە هەردوو ڕووداوەکانی شاری سلەیمانی و شاری دهۆک دەرکەوت کە بەهۆی سیستەمی با بڵێن غازی LPG لێچوونی غازی LPG کە تەقینەوە ڕوویدا بەداخەوە ژمارەی قوربانی لێکەوە دەست بەجێ بە بڕیاری بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی فەرمانی کرد جەنابیان کەوا پێداچوونەوە جارێ بەو سیستەمە ڕابگرن پێداچوونەوەی بکەن و
داوای کرد لێکۆڵینەوە لەو سیستەمە بکرێ بزانین هۆکارەکان چیە لە پاش بڕیاری جەنابیان دەست بە جێ لیژنەکانمان لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لیژنەکانمان دەست بەکار بوون کەمتر لە ماوەی 15 ڕۆژ لیژنەکانمان توانیویان سەرجەمداتا و ئامارەکان لە هەموو شوێنە گشتی و بازرگانی و ماڵان و شوێنی کەرتی تایبەت وەربگرن دەرکەوت کە بەپێ ئەو ئامارێک کە لە بەڕێوەبەرایەتیمان هەیە دەرکەوت کە 405 شوێن سیستەمی غازیان بەستی بوو لە کۆی ئەو 405 شوێنە دیارە 82 شوێن مۆڵەتیان هەبوویەوە 232 شوێنیش دیارە بەبێ مۆڵەت ئیشان کردبوو دەست بەجێ تیمەکانی لیژنەکانمان لە بەرگری شارستانی ئەوانەی کە مۆڵەتیان هەیە ئەوانەی کە مۆڵەتیشیان نییە ئاگادارکرانەوە کە جارێ ئیش بەو سیستەمە نەکەن تاوەکو تیمەکانمان تاوەکو لیژنەکانمان سەردانیان دەکەن و پابندیان دەکەن بە ڕێنماییەکی ساڵی 2020 وەزارەتی ناوەخۆ کە ڕێنمایی زۆر باشن کە تایبەتە بە سیستەمی غازی شل LPG تاوەکو ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکەن لۆیانەیە بکەنەوە دیارە ئەو کۆمپانیانەی هەندێک کۆمپانیا شەبوویە دیارە بەبێ مۆڵەت ئیشان کردبوو هەموو ئاگادارکرانەوە بەڵێنامەیان لێوە جیرا کە جارێکی تر ئەو کارە نەکەن و ئەوانەی کە کەم و کورتیشیان هەبوو لیژنەکانمان لە نزیکەوە سەردانیان کردن بۆ مەبەستی بەدواداچوون و ئاگادارکرانەوە کە ڕێنماییەکی وەزارەتی ناوەخۆ کە ساڵی 2020 دەرچووە لەسەریان جێبەجێ بکرێت کە تایبەتە بە سیستەمی غازی شڵ LPG بەڵێ ئەمە ئاکۆی ئاماری ڕووداوەکان و کار و چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بوو لە ماوەی ساڵی 2022.